دەکرێت پێمان بڵێ هەکبەی ئەو دیدار و کۆبنەوانەتان لە ئەنقەرا بەچی گەیشتووە بەگشتی ینی چتان تێبینی کە لە سەرڕەوشی تورکیا و ئەو پەیامێک کە بەڕێزتان لەوێ لەو کۆنفرانسە نێودەوڵەتێکە پێشکەشتان کرد چی لە دۆخەکە یاخود لە تورکیا دەگۆڕێ بە تایبەت بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی؟ سپاس بێگومان سەردانێکی کۆنگرەیەک بوو بەشداریمان کرد. کۆنگرەکە خۆی گرنگی هەیە بە ئاعتباری هەموو لایەنە سیاسی و فکریەکان بەشدار بوون و مۆزوعی پاش سایکسپیکۆ و ئەم کوڵانی منتقەکەیە. ئێمەش ئەفکاری خۆمان دەربڕی دوایش بینینی چەند کەسی معنی و بەرپرس و بازێ هێزی سیاسی کە پێویست بوو بۆ مەسەلەی ئاشتەوایی لە ناوچەکە بەگشتی وە خۆشمان کە بەشێکین وەکو میلەتی کورد لە سیاغەی وەزعەکە. مامۆستا دەکرێت پێم بڵێ لەو دیدارانی کە ئەنجامتاندا ینی هەستان کرد هیوایەکەیە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی؟ بێگومان هیوا ئەبێ ببێ ئێرادش هەیە، بەڵام ئەوانەی عناسری دروستکردنی حەدەس و چارەسەرن شەر نییە ئەوانە بن کە هاتبندا کۆبوونەوەیان کردوێ دانیشتیان بوو بێ قسەکەرەکان، چونکە ئەوانەی وەزعەکان دروستەکەن زۆرن، بازێکی دوورن، بازێکی نزیکن، بازێکی لە ڕاستیا تێهەڵکێشێکی گەورەیە، ئاڵۆزیێکی گەورەیە. پێویستی بۆ هەیە کە جارێ پێشەکی تەشخیصی نەخۆشیەکان بدرێ، ئیشکالەکان بدرێ، 100 ساڵە چی بەسەر هاتووە ئەم ناوچەیە و بۆچی وای لێ هاتووە. دوای تەشخیصەکە بەو ئاسانیش چارەسەر ناکرێ هەروە بڵی برایەتی وەڵا پێکەوە ژیان و شیعارات کەڵک ناگرێت، چونکە حەدەس ڕوویداوە، مەینەتی ڕوویداوە، تۆ کیمیاباران تێ، ئەمفال تێ، تەقسیم بێبەشکردنی میلەتێکی 40 ملیۆنی تێ و ئاسان نییە. دوای ئەوە ئەم نەخۆشیانەی کە ئێستا پەیا بوون، تائیفیە، مەسەلەی عونفی دینیە، بە ناوی دینەوە خەڵک سەرە بڕێ، بە ناوی دینەوە خەڵک ئیبادەکرێ، قەتڵ و ئامەکرێ، ئەمانە هەموو لە دەرهاویشتەی ئەم سیستەمکاریان کە لە ناوچەکە ڕوویدا. اینجا ئیشی زۆریەوێ، پێویستی بە دیراسە و لێکدانەوەی زۆرە. دوایش ڕێگە نەخشە و چارە دۆزینەوە بڕیار بەدەست لە وڵاتی ئێمە ئەوسا هەر حکوومەتەکان بوو. ئێستا بینێکە ئەو فکرەیە دروست بوو وەکو غەربیەکان مەراکزی بیرکردنەوە و بەحس و لێکۆڵینەوە پیا بوو، شتێکی ئیجابی ئەمە. ئەوانە بنە هاوکاری بڕیار بەدەستی دەسەڵات. پرسیار بە پێی پێشبینیەکانی بەڕێستان ئەو دۆ خەبەرە کوێ دەڕۆ بە تایبەت شەڕی مووسڵ لە پێشەوە جارێشتر باز لە دروستبوونەوەی دۆخێشتر لە ناوچەکە هاوچێشتەکان جارێشتر دابڕێژرێتەوە؟ بێگومان شەڕی مووسڵ گرنگە زۆر، بەڵام بەشێکە لە منزومەی شەڕەکان مەشاکرەکان. ئەو باسانەی کە هەیە لە باسی شەڕی مووسڵ باسی ئەگەری ناڕەحەتی و ناخۆشیەکانی مووسڵە، چونکە 2 ساڵە داعش لەوێ هێلانی کردووە، حتمما خەڵکی فری و داوە، خەڵکی بڵێن بە ئیستیلاحی خەڵکە لە سونی نشین، سونی مەزەب ئەترسن لە دەرهاویشتەی ئازادکردنی مووسڵدا، خۆچیان بەسەریە. لەو ترسا مەترسیان هەیە داعش لە جیاتی ئەوەی ڕاکە هەموو شارەکە ببنە داعش و ببنە دیفاع بکەن لە شارەکە لە ترسی ئەگەری تائیفی. لەبەرەوە ئەم گرفتانە هەیە بێ دراسی باشتر بکرێ، بێ زەماناتێک دروست بێ کە ئەو قسە ئەکرێ بە شێوەی جۆرا و جۆر، بەس
شەڕی مووسڵ ئەوەیە کە یا ئەبێتە قەسابخانەیەکی تائیفی یا بە سەلامەت کەمترین زەرەر ئەبێ ئەویش ڕاکردنی داعش ڕەسمیەکان و سیغەیەک دۆزینەوەی مەخرەجێ دەریچەیەک بۆ نەجاتبوون یا بە متمانەدان یا ئارامکردنەوە دڵنیاییکردنەوەی خەڵکی مووسڵ کە ئیبادە ناکرێن ئەوە ئیشێوێ